تباشا ئەوەش لەبیرە ئەوەشی نەخۆش بی چوینەکە دکتۆری و دکتۆر گوتی دکتۆر چی بوو؟ بەحسەکانم باشە دکتۆر جان. بە یارمەتی دەتوانین دوو دقە بەچیمان بێلی؟ بۆ خێر دکتۆر. هیچ نییە. هیچ نییە، بڕۆ سادێ بڕۆ. باش. دکتۆر چی بووە؟ لەو بەڕێت کرد. وەزعی زۆر خراپە. کو دکتۆر؟ ئەگەر ئاوا بڕوات هەردوو گرچیلەکانی سست بووە و لە کار دەکەون. جان لە دەست دەدات. دکتۆر وە چ دەرێت؟ باشە هیچ عیلاجێکی نییە؟ بەڵێ عیلاجی هەیە. چێ دکتۆر؟ دەتوانی کلیەکانی بگۆڕی. کو چ بکەم؟ وەزعی مادیت باشە؟ نا دکتۆر زۆر خراپە. کاکە دەبی کلیەکی بگۆڕیت. کلیەکی لۆ بکڕی. دکتۆر کاکە دەبی پارەی زۆر خەڵکێەوە. لەبەرەوەی پێویست بە پارە دەبی کلیە گرانە. نا دکتۆر پێویست بۆی ناکاتن. پارەی کۆ ناکەمەوە. ئەگەر کلیە من دەبیتن من دەیدەمێ. هیچ نەخۆشەکە نییە تو؟ نازانم سەحەتم باشە تاسە نەمزانیە. زۆر باشە من ئەو فەحسانە لۆ دەنووسم پاشان وەرۆکنم. باش. دکتۆر یان دەبیتن ئەوە؟ دوای بڕیاری لەسەر دەدەین باشە با فەحسەکان دەرچی؟ باش دەبی ئینشاءالله. ئەو فەحسانە بکە وەرەوە لا. باش دکتۆر جان باش. بەڵێ باشم لەبیرە لە خوای بە زیادبی خوا گورچیلەکانی بە ئیشێ خستمەوە. الحەمدولله